زوزان زوزان کست بچاوین وکی دریایا زوزان 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 دنگی گل دنگی هر چهار پرچه کردستان سلطان نبه حوالا کانتان پشکشکین مصطفى قرسون دامی دسته برابری کجکا لچاپکوتنگ دا لگل کانالی مدیا هبرای گندو که سیستمی زندانی امرالی لاواز بو ایترکاتی واتو درگاکان امرالی بشکنده و دل زندانی کنی ربرابو پیناوده 26 سالو دامزراندنی سی پی تیش بام حلوه سیخوی روایتی به سیستمی امرالی دادد. اندام کنسر براکوما جواکن کردستان کجکی مصطفى کراسو ده برنامه تایبت یا مدیا خبری ده هشتی هادره و تکوشنا جنان آجبو آزادی جنرخان. مصطفى کراسو ده بیجه دنیا که دم به تکوشنا جنه ممکن دبه اف تکوشنا آزادی و دموکراسیه و ظلام کلجی آزاد بکه. نرخاندنا مصطفى کراسو هایا هشتی آداره تکوشنا جنه نتنه جبو رزگاربونا جنه اف تکوشین ده همان دمه ده رزگاری همو مروواهیه حتی اف تکوشین ظلامان جی پرگالا سردست رزگار دیگه جبروی ام دبینن اف هیز دنیای دگوهارینه مصطفى کراسو راگان جن به تکوشنا خو پیشنگی جره بره خستینکنا دموکراسی و آزاد بونه رجی دیگه اوها گود جن پیشنگین تکوشنا آزادی و دموکراسی نه دبی جن دنیای که دن ممکنه اف بسایا تکوشنا جنه ایرو ممکن دبه جن دنیای که نو آوادکن جبوه تدکوشن ده انجام تکوشنه ده جی و آزادی سر بکه مصطفى کراسو اشارت به سرهلدان جن جان آزادی جیکر و نرخاندنه کر فلسفه جن جان آزادی لکردستان به پیشکت ایرو باندور لجهان دیگه اف فلسفه او خط جالی ریبراپو و هاته پیشخستن ریبراپو بیردوزی رزگاری جنه کر خودان برنامه او برخصن کر نهال سروی بنگه تکوشین گشت به او به پیش دیگه به ادی نما تهزه دکاره به لپیش خط آزادی جنه ببه کلم او آستنگ اف بیردوزی او جانانو بنگه پرگالا ظلام سردست لبن ارده خستیه او دور درباز بو ایدی مصطفى کراسو باکشانسر روشا میران آدنا و پرگال ده وها گود زینیت سردست آمیر زینیت سردست میران جدی که کله پرگاله ظلام دنا و پرگال ده قریش بویه لیجن قریش نبونه تکوشنا جنیا جبو آزادیه و میرانجی جقریجی و کولتی رزگار بکه ریبرا پوچه دو گود دوی ظلامتی وره کشتن لازمه افتیگه باش وره فهم کرن کشتنا ظلامتیا کوله و قریش پنگا وکه بر به آزادیه ویا ده در حق هل بجارتن خواجو پرگال هفسروکاتیه دیجی مصطفى کراسو و نرخاندنه کر پرگال هفسروکاتیه ایراده بوین او رو برنا راستقینه دموکراسی اوه رد کرنا ارک و هیمبونین پرگالنه خواجهی آوا کرنا جانا دموکراتیکه و پرگال هفسروکاتیه دریه جانا آزاد وکه پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلا دوێنێ جارێکی دیکە کە زیاتر لە 35 مانگە ناتوانین زانێرێک وەربگرن داواکارێکی نوێیان بەمبەستی چوونە ئیمرالی پێشکەش کرد هەرێک لە ڕازێکی سوورێک ئیبراهیم بیرمەس ئیبراهیم ببورن ئیمران ئێکمەکچی و جەنگی سوورەکلی لا پارێزەرانی نووسنگی ئاسایی سەدە بووی بتوانن لە نزیک کەوچان بە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان عومەر خەیری کۆنار حامڵ یەڵدرم و ئیسیاک کرد دوێنێ جارێکی دیکە سەردانی هەرێک لا داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەڕێبەراتی زیندانی ئیمرالیان کرد بەڵام داواکارەکان تا ئەو کوێستە بێ وەڵام ماوەتەوە هەرشی دەوڵەتی تورکیا بۆ سەرباشووری کوردستان بەردەوامە لە یەکەم مانگەشەوە دەوڵەتی تورک بە درۆن ماڵێکی لە شارچکەی کلاری ناوەندەی دارێکگەرمیان بردومان کردبوو ئەسینا شور مامۆستای زانکۆ و شارەزا لە زانستە سیاسیەکان دەڵێ باشووری کوردستان بۆتە شوێنی تاقیکردنەوەی چەکی وڵاتی هەرێمیەکان و دەبێت وڵاتی عێراق لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێگری لەو هێرشانە بکات
شتر راسكي الوكوي ألين الرجيه زينرموا يعني الرجيه أبوريوا يعني الرجيه حتى كلتوروا يعني الرجيه أو برنامج ودراما تلفزيونية وكا لهرمي كردستان أسانكاري زوري بوكريا بشكل زوري لكلتور ولا أبوري كردستاني دايجير كده يعني تو تصور كتا أمر هذا أقربته كالاي إيراني وكالاي تركي لنا بازاركاني هرمي كردستان دربك يرنيشتكي أو تود بونا مينته يعني ما دايجر بلام إيران وتركيا بمشون وستان هاتون تسر أويكا بهذه الرق يعني بنابر تنوتيجي ببكارهناني بيشكوتو ترين تشك يساد درونا يعني بنابر تكنولوژیا بو تیرور کردنی او کسانی که اپوزیسیون یا او جورک لجورکان دنگی ناراضیان هی برانبر اولاتانه ولا ناو مالکانی خویانه ولا ناو خاکی هرمی کردستان و عراق تیرور اکرین امانه شهید اکرین لراسیا اما بزاندنی سروری خاکی عراق اما وما لبیر به عراق ولاتی کی فدرالیه ام ولاتا یک صلاتی مرکزی هيا ک برپرسل لپاراستنی سروری همو خاکی عراق چونکه امریکا کلو پرسانی که پیوندی با دابشکردنی د صلاته و هيا و ام د صلاتش حکومتی مرکزی یا حکومتی ناوندی یا نو پیولن حکومتی فدرالی بپلی کم برپرسل سری بلان بداخه حکومتی عراقی لاس او هرشانی کراوه تسر هرمی کردستان چی لهولیر بیت چی ل پارێزگای دهۆکا بێت چی لە سنووری پارێزگای سلێمانیا بێت چۆنەڵێ وەڵام دانەوەیەکی توندی نەبووە بۆ ئەو هێرشکار. سەر هەواڵەکانی 8 مارس بەمبەستی پیرۆزکردنی 8 مارس ڕۆژاک زنجیرە سەردانێکی ڕێخسۆتیدا سەردانی ڕێکخراوەکانی بۆری ژنان دەکا هەمان کات چەپکە گوڵی پێکەوە کارکردن لە پێناومافەکانی ژنان و نامیلکەی ژن ژیان ئازادی پێشکەشکردن. ئەمڕۆ لە شاری کەرکووک لە چوارچێی زنجیرە چالەکەکان بە بۆنەی ڕۆژی 8 مارسەوە شانتێکی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕۆژاک بەمبەستی پیرۆزکردنی 8 مارس کە دەکاتە ڕۆژی گیانی ژنان سەردانی ژمارێک لە ڕێکخراوی بۆری ژنانی کردووە لە شارەکە کۆمەڵەیەی ئافرەتانی کوردستانی کێتی ژنانی کوردستان ژنانی زەحمەتکێشی کوردستان لە سەردانەکەیدا چەپکە گۆڵ پێشکەش بە ڕێکخراوەکانی ژنان دەکات وایەکێتی ژنان یاخود کتێبی ژن ژیان ئازادی کە لەلایەن ئەکادیمیای ژنەلۆژیەوە ئامادەکرا پێشکەش بە ڕێکخراوەکانی ژنان و ئەندامەکانی کرد. ئەندامێکی تەفگەری هەلالی زێڕینیش ئەو تەفگەرێکە فیلمی میوزیکی گۆرانەکانی کەزی سوور ژن ژیان ئازادی بەرهەمێنا و پاسە چۆنێتی و فکر و فەلسەفێ دەکات کە بۆ سەرچاوی بەرهەمێنانی فیلمەکە. دەستپێکی 2016 وەکی تەفگەرە هەلالا زێڕین هات ڕاگەاندن ji grûpek biçûk ji jinên Rojavayê Kurdistanê xwe yanî demdirêj xebatekî çandî hunerî li gorî resentiya ku hezarê sala hatibû hunandin li ser wê esasî me em tev digeriyan lê hîna jî li gorî dîroka jin li gor û ked û xebatê jin me kêm didît piştî çend sala yanî armancê me yekemîn ku ew rastiya jin ji dîrokê bigire dest heya îro او دستکفتیه کو به دست خستیه هنره کو آفراندیه چانده کو آفراندیه کو به سالان وکی میراث امشوار دبینه و هر هاتی پاراستن نفشکی درباسی نفشکی بویه تبلی تکوشینا کو زور زحمتیا کو لسر جن هاتی مشاندن شخود کلیپ ده دیار کرن نه تشتکی نوی لی ام بیشن هاتی بوون دا کرن یا ام بیشن کسین دست هلادار خواسته بون دست دریجی بکن او هنرا جن بیشن دیروکا جن چاو سانده بون لیل سر وی اساسی راستیجی فکرام من ندوی آسیده و دست بکی لی هیدی مزن بو دست بکی ما خواست ام وک کلیپ اکیج چکم ام هندکش دیروکی بگرن دست حیا ایرو ما بشر هندك فكر هاتن قال هف او فكر دولمند بو جي كليبكي ام هاتن بروجاكي
وکی بیشتر دستانی که جن هاتی چیکره شخوا ما خواست جگردونه بگیرن دست نو چوا جگردونه حیا بیشتر روزمانی ایرو شن دنوا چته کوشنده که مزن تیم شانده شخوا وکی ونده بینن دجباک خزایی دم دست بکریه امروز 8 آذر به برخوردان رومت ببیرتینن ژنانی هەڵەبجە بە نزیکبوونەوەی ڕۆژێشتی مارس لەگەڵەوەی نیگەرانن لە بەردەوامی توندوتیژەکان بەرامبەریان و کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان بەڵام داوای بەردەوامیدان بە تێکۆشان دەکەن لە پێناو بەدەستهێنانی ئەو ئامانجانەی کە هەیەنە. ڕۆژانە سکاڵای خەڵکمان بۆ دێ سکاڵەکانی جۆرا جۆرن گرفتەکانی ئێرە گرفتەکانیان دوولایەنەیە هەندێک گرفتیان ئیداریە بۆ نمونە ئەگەر ژنێک کێشەیەکی خێزانی هەبێت بۆ نووسینگی بەداداچوونی تونوتیژی خێزانی نییە کە کەیسەکەی بێت و سکاڵاکە یەکلا بکاتەوە و هەروها لە پارێزگای هەڵەبجە ئێمە شوێنی داڵدەدانی ژنانمان نییە ئەگەر ژنێک تووشی کێشەیەکی خێزانی بێت هەروەها پەناگەیەکمانە بۆ مناڵە بێسەرپەرشت و کەسە بەخشراوەکانی سەر شەقامەکان ئەمە لە لایەکلایەکی تریشۆ لە پارێزگای هەڵەبجە کێشەی دەرفەتی ئەکارمان هەیە بۆیە پارێزگای هەڵەبجە پارێزگایەکی داخراوە هەلی کار و دەرفەتی کاری تێدا زۆر کەمە لێرەشا پشکی شێر بەرژان کەوتە چونکی بەڕاستی بوارەکانی فراوانبوونی ئابووری لەم شارەیە زۆر کەمە ئەمەش وای کردووە کە ژنان بەڕاستی یان بێکار بن یان کار بکەن بە موچەیەکی زۆر خاڵی ئەساسی کە گرنگە ژنان بنە خاوەنی ئابووری و داهاتی خۆیان ئەم خاڵە ئەبێتە خاڵێکی بەهێز بۆ ژنان بتوانین پێگەی خۆیان چ لە ناو خێزانە چ لە ناو کۆمەلگادا بەهێزکەن بۆیە ئەمساڵ ئێمە وەکو دروشمێکی خۆمان لەسەر ئاستی هەموو ڕێکخراوە ژنانیەکان و هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کارمان لەسەر ئەوە کردووە کە ئەو ژنانە بەسەر بکەینەوە کە ئەگەڕن بە دوای بژێوی ژیانی خۆیان بە دەستی خۆیان دەستەبەری بکەن بۆیە لێرەوە دەستخۆشیان لەکەین بە ئومێدی ئەوەی کە هەموو ژنان بتوانن ببنە خاوەنی ئابووری خۆیان و لە پێناوی بەدەستهێنانی هەموو ئاواتانەی کە ئەیانەوێ بە یەکسانی لە ناو کۆمەلگایەکی تەندروستە ژیان بەرنەسەر ڕەوشی مافەکانی ژنان پێم وایە لە دەرحەق بە ساڵانی پێشوو ئەتوانم بڵێم بەرەو پێشەوە چووە بەڵام مەسەلەی خۆکوشتن مەسەلەی توندوتیژیەکان پێم وایە هەرماوە ئەتوانم بڵێم زیادیشی کردەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو وەزع نالەبارەی کە بەسەر هەرێمی کورسانە هاتووە. سیوهشت پارتی سیاسی لە باشووری کوردستان خوان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ناوی خۆیان تۆمار کردو بە گوێرەی لیستی کۆمیسیۆنی باڵای سەر بە هەڵبژاردنەکانی ڕا کە دەست ئاژانسەکانی هەواڵ کەوتووە تاوەکو ئێستا 38 پارتی هەرێمی کوردستان و عێراق خۆیان تۆمار کردو 17 لەو حیزبانە لە هەرێمی کوردستان و 21 دیکەش لە عێراق ناوی خۆیان تۆمار کردو و پارتانێک کە لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان تۆمار کراون ئەمانن پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی پارتی سوسیالیست زەحمەتکێشان حەزبی شیوعی پارتی کرێکاران و ڕۆژدەرە بزوتنەوەی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی یەکێتی بەیت نەهرێنی نیشتیمانی بزوتنەوەی دیموکراتی ئاشووری پارتی یەکێتی دیموکراتی کلدانی پارتی چاکسازی تورکمانی پارتی نیشتیمانی ئاشووری پارتی گەشەپێدانی تورکمانی ئەنجومەنی نەتەوەی کلدانی و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی دادگەری کوردستان عێراق. بەرگری شارستانی سەوران دەڵێ بەوەی سووتانی ماڵێکەوە لە سەران 4 ئەندامی خێزانێک سوتاون کە دوانیان منداڵن و برینەکانیان سەختە. بۆ ڕێبەراتی بەرگری شارستانی سۆران دەڵێ بەهۆی کرانەوە بڵاوبوونەوەی غازەوە لە گوندی دڵزیانی سنووری سۆران ماڵێک بە تەواوەتی سوتابە و قاسمارەجی ڕێگە نادەن ببورن بە گوێرەی زانێرەکان دوو لە بریندارەکان منداڵن کە یەکێکیان تەمەنی 10 مانگە و یەکێکیان تەمەنی 5 ساڵە برینەکەی سەختە و منداڵی تەمەنی 5 ساڵە لە سەدا هەفتای جەستەی سوتا و دۆخی تەندروستیدان جێگیرە. ڕووداوەکە کاتژمێر 12 شەو ڕوویداوە ماڵەکە بە تەواوەتی سوتا و جگە لە زیانی گیانی زیانێکی مادی زۆریش بەرماڵ